لا تۆری دومدا باز لە سایکۆلۆژیای تاکو لە هەمان کاتدا باز لە سایکۆلۆژیای کار دەکەین بابزانین تا چەند سایکۆلۆژیای کار پێویستە بە پاراستن و هەروەها تایبەتمەندی ئەو کەسە و چۆنیەتی بەڕێکردنی کارەکانی خۆی لە هەمان کاتدا باز لە فشار خستنە سەر ئەو تاکە دەکەین لەلایەن دەوروبەر و ئەو کەسانی کە بڕیاردەست یاخود باڵادەستی بڕیارەکانی ئەو کەسان تا چەند گرنگە لێرەوە باز لە توانە و بەهرەی تاکەکان دەکەین کە کار بکاتە سەر سایکۆلۆژیای ئەو تاکە بێگومان ئێمە گفتگۆی زیاتری ئەم بابەتە وەردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین ئەویش با میوانداری کاک سادق ئەحمەد کە توێژەری دەرونی وشەی ڕاستەوخۆ لە کەلارۆ لەگەڵمانە. سڵاو لێ بێ کاک سادق، بەیانی باش، سوپاس بۆی لە تەوەری دوایین بەرنامەی بەیانی باش کوردستاندا بەشداری. ئێمە لەو تەوەردا باز لە سایکۆلۆژیای کار دەکەین تا چەند گرنگە بۆ منە ئەو کەسەی کار دەکات لە دەستگا و شوێنە جیاجەکاندا سایکۆلۆژیای کاری هەبێت لە هەمان کاتدا پاراستن و کاریگەری دەوروبەر بەسەر ئەو تاکە. سپاسدانەکەم، پێخۆشحاڵ بووم بەم دیمانەیە. لە ڕاستیە بابەتی سایکۆلۆژیای لایەنی دەرونی تاک و هەروەها کۆمەڵگاش بەگشتی لە ئەم سەردەمەی خۆماندا بابەتێکی هەنووکەیە و بابەتێکی هەستیار و گرنگە ئەبێ ئێمە هەمیشە فەرامۆشی نەکەین لە جێی کار و لە قوتابخانەکان و لە ناو تەنانەت لە خودی بازاڕەکانیشدا. ئەمڕۆ لایەنی سایکۆلۆژی ڕەنگە خەڵکێک ئەگەر خوێندەواری نەبێ ئێمە زیاتر لایەنە دەرونیەکە بەکاربێنین، ڕەنگە وشەی سایکۆلۆژی تێنەگات چییە. لایەنە دەرونیەکە بەڕاستی لە وڵاتێک و بە وڵاتێک جیاوازە، بۆیە ئێمە زۆر گرنگە هەمیشە کار لەسەر ئەوە بکەین لایەنی دەرونی کەسەکەی هێمن بکەینەوە و ئەوەش ئەکەوێتە سەر شوێنی کارەکەەوە ئەو جۆری کارەکەی. هەندێ پیشە و کار هەیە مرۆڤەکە هەر خۆی تووشی لایەنی پەستانی دەرونی ئەبێ بەدەر لەوەی ئەگەر بێت و خاوەن کارەکە و ئەو کەسانی کە لە دەوروبەر بۆ نمونە ئێستا ئیشی سەر کۆمپیۆتەر یا ئیشی کارگە هەستیارەکان یا ئەو شوێنانەی ئێستا بۆ نمونە کەسێک لەسەر کاشیاری مۆڵێکە، ئەو کەسێک کە کاشیارە ئەگەر بێت و تەمەشای دەموچاوی بکەی یان ئەو مامەڵەی دەستی سیرەکەی لە کەسێکی ئاسایی ناچێت، چونکە فشاری لەسەرەوە ئەبێ ژمارەکان و داتاکان داخلی کۆمپیۆتەرەکە بکە سێرێک باری دەرونی تاو نییە و جوان وایە کڕیارەکان پەلەلیە نەکەن و لە سیرەی خۆیانە بەسن. و هاکەزە شوێنەکانی تریش قوتابخانە لە ناو مامۆستا لە ناو پۆلدا ئەگەر ژینگەیەکی لەباری بۆ نەخڵقێنی ژمارە قوتابەکان زۆر بێ و ڕەنگە ژینگە دەرونیەکەی ماڵەوەش ئەمانە هەمووی کاریگەری لەسەری هەبێ و بە هەمان شێوە دەیان نمونەی ترمان هەیە مرۆڤ جگە لەمانش کە باسمان کرد ئەبێ ژینگەیەکی دەرونی باشی بۆ بخۆڵکێنێمە. ڕاست بەڵێ کاک سادق، بێگومان ئێمە باز لە ژینگەی ماڵەوە خێزان و دەوروبەر و ئەو شارانەی کە لە دەوروبەر دەکرێتە سەرتۆ دەکرێت ئەو ڕۆژە لە کارەکەدا سەرکەوتنەبی، بەڵام ئێمە دەمانێت لە سەرتایە ئەوانە زیاتر تشکی بخینە سەر ڕوونی بکەینەوە کە تۆ لە شوێنی کارەکەتدا بۆ نەفشارە دەکرێتە سەر گەر بێت و تۆ لە کارەکەتدا بۆ ناگەر هەڵەیەکی بچووک بکەی یاخود هەر هەڵەیەکی تر بێت دەکرێت ڕنگدانەوەکی تەواوی لەسەر کارەکەی تۆدانە بێت، بەڵام ئەوانەی باڵادەستی تۆن یاخود دەکرێت بڵین بەڕێوەبەری تۆن فشارە دەکەنە سەر یاخود وەڵامێکی توندیان دەبێت. لێرەدا ئەمە تا چەند کاریگەری لەسەر سایکۆلۆژیای ئەو تاکە و دەرونی ئەو تاکەش دەبێت. بە دڵنیاییەوە خۆی ئەکەوێتە سەر خاوەنکارەکە. ئێستا لە شوێنی وا هەیە سێرەکەی ستافی کارەکە چەندێک داواکاری زیاتریشان لەسەر هەبێ و ئیشی زیاتریان پێ بکەن، چونکە خاوەنکارەکە یا ئەو شوێنێکەوە ئەو کەسانە لێوێ بە گروپ یان بە تاک لە ژوورێکە ئیش دەکەن، جێوێکی دەرونی بارێکی سایکۆلۆجی چاکی بۆ ڕەخساوە، مامەڵەیەکی جوانی لەگەڵاکرێ، مافەکانی پارێزراوە، کەرامەتی پارێزراوە ڕێزی لێ دەگیرێ، سێرەکەی ئەو کەسە هەست ئەکا بەرامبەرەکە تەقدیری ئەو کارەی کردووە. بەڵام لە هەندێک شوێندا ئەگەر خاوەن کارەکە یا ئەو کەسانی کەوا سەرپەرشتیار و باڵادەستن ئەو کەسە لە ژێر دەستیانە مامەڵەیەک ناتەندروست بکەن، باری دەرونی ئەو کەسە تووشی شەڵەژانە بێت، تووشی خەمۆکی ئەبێ و ڕەنگە هەوڵ بدات ئەگەر ئیشێکی باشتری دەستکەوێت هەر ڕەنگە بە زووترین وازدە و کارش بێنێ. بەڵام بەداخەوە ئەبینین ئەمڕۆ ژینگەیەکی دەرونی خراپ ئێستا لە جیهاندا و لە تەنانەت وڵات و هەرێمی خۆشماندا. خاوەنکار تەنها مەبەستی ئەوەیە کەسەکان وەکو بەداخەواڵێم
وەکو ژێردەستە وەکو ژمارە دوو سەیریان دەکات لەبەرەوەی منەتی ئەوواکە بە سەریانەوە کە ئەو داهاتێکیان نەداتێ یا پارێکیان نەداتێت لایانی دەرونیەکان حسابی بۆ ناکە و چونکە ئەو وا هەست بکە ئیشی پێیان نییە تەنها بۆ ئەو مەبەستە نەبێت لایەنە ئینسانەکان ناپارێزێ سەرەکە قسەی تیژیان لەگەڵاکە لە کاری قورسە ڕەنگە لە سەروی کارەکەی خۆیان ئیشی تریان پێ بکە بۆیە بەداخەوە لە هەندێک وڵاتە سێرەکەی خاوەن کارگا یا خاوەن کۆمپانیا خولی دەرونی بۆ دەکرێتەوە یا خۆی کەسێکی ڕۆشنبیرە بەڵام لای خۆبان ئەمڕۆ پارە و دەسەڵات ڕۆڵە بینێ کەسێکی نەخوێندەوار دەبێتە خاوەنی چەندین کەسی خوێندەوار و بە کەیفی خۆی کۆنتترۆلیانی کردووە و دەیانجوڵێنێ ئەمە کارێکی ناتەندروستە بەڕاستی. بەڵێ کاتە بەرپرس یاخود بەڕێوبەری مامەڵە دروست تا چەند کاریگەری لەسەر ئەو کارمەندانەی کە ژێردەستی ئەودا کار دەکەن لە هەمان کاتدا بەرهەم و توانای ئەو کارمەندانە تا چەند بۆ منە ڕۆڵی هەیە کە بەرپرسەکە مامەڵێکی دروست لەگەڵ یان کات ئەوان بەرهەمەکانیان کواڵێتێکی بەرزتر و باشتری هەبێت. وەکو ئاماژە پێدا بە دڵنیاییەوە هەر بەرپرسێک هەر خاوەنکارێک و هەر کەسێکی باڵادەست کە گروپی کار ئیشی لا دەکەن و ڕۆژانە کارەکانی ئەو ڕایی دەکەن لەو شوێنە بە دڵنیاییەوە ئەو ئیشە و ئەو کەسەی کە کارەکە ئەنجامەدا لە هەر بەشێک لە بەشەکانی ئەو شوێنە بە دڵنیاییەوە بە گەژبینیەوە بە دڵسۆزیەوە بە دەستپاکیەوە بە ئەمانەتەوە ئیشەکە جێبەجێ دەکات و بەرهەمی کاری ئەو شوێنە زیاد دەکات. ئێستا لە هەندێک شوێندا سەرەکە تاقیکردنەوە دەکەن لەسەر لایانی دەرونی کەسەکان. جارێکیان وابزانم لە ئەمریکا بوو زانکۆیەک هات تێستێکی کرد ئیختیبارێکی کرد لەسەر ئەو کەسانێک کە لە بانقێکە ئیشیان دەکرد داوایان لیان کرد بۆ ماوەی چەند کاتژمێرێک مامەڵەی ناتەندروست بکەن لەگەڵ کڕیارەکانیاندا. بازاڕی ئەو کۆمپانیا بازاڕی ئەو بانقە زۆ خراپ بوو بەڵام دوایی تەلەفۆنیان کرد بۆ کڕیارەکان و ئەو کەسانی کە دەچن وتیان ئەمە تێستێک بووە هیچ عاجز مەبن تەنها داوامان لێکراوە لەلایەن ئەو زانکۆیەوە زانەباری دەرونی ئێوە چی لێ دێ و ئەگەر ئێمە مامەڵی خراپتان لەگەڵا ئەم بۆ ماوە چەند کاتژمێرێک جا ئەگەر وەرە کە کاتژمێرەکانی مامەڵی خراپ یان بە پێچەوانەوە ڕۆژانە مامەڵی جوانت لەگەڵا بکرێت بە دڵنیاییەوە کەسەکان زۆر بە دڵسۆزی کاری خۆیان ئەنجامەدەن لە هەر شوێنێک بێت. بەڵێ کاتە سایکۆلۆژیای کار لە شوێن و دام و دەستگا حکومیەکاندا چۆن دەبینی هەروە تا چەند کاریگەری هەیە بەسەریەوە لامان کاتەمە پرسیاری ئەو سایکۆلۆژیای کارش بکەم لە شوێن و دام و دەستگا بۆ منە ئەهلیەکان و کەرتی تایبەتەکان پێت وایە جیاوازیان هەیە؟ بەڵێ خۆی لە شوێنێک و بۆ شوێنێکی تر جیاوازە وەکو ئاماژەم پێدا هەندێ سێکتەر هەیە هەندێ بەش هەیە ئێستا ئەو بەشانەی کەوا مەدەنین بۆ نمونە دایرە ڕسمیەکان ئەو شوێنانە سیرەکەی ئەنواع خەڵک ڕویان تێدەکات بەڵام هەندێک شوێنی تر هەیە ڕەنگە هەر ئەو کەسانی کەوا سەردانیانەکەن یا مامەڵەیەکی داخراوەکەن شوێنە سەربازیەکان زیاتر سەرەکەی فشاری زیاتر لە سەریانە وا هەست دەکەن ئەگەر بێت و کەسێک لە سەروی خۆیانەوە ملازمێ بێ لیوایە بێ یان کەسێک بێ پلەیەکی سەربازی باڵای هەبێ مامەڵەیەکی جوانیان لەگەڵا بکە من دڵنیام ئەو شوێنەش شوێنێکی ئارام دەبێ و وەکو شوێنەکانی تر لە هەموو ڕوویەکەوە مامەڵەی تەندروست کاریگەری خۆی هەیە وەکو ئاماژەم پێدا مامەڵەی دەرونی چاک لە هەموو شوێنەکە ڕنگدانەوەی خۆی هەیە تەنانەت وەکوتمان لە خێزاندا ئەگەر مامەڵێکی تەندروست کرێت لەگەڵ منداڵە ئەو مامەڵە تەندروستە دەروونە دەباتە دەرەوە لەگەڵ خۆیان تەنانەت لە گەڕەک و کۆڵانشە لەگەڵ منداڵەکانە سێرەکەی دەیبینی بەڵام مرۆڤێک کە زوو هەڵدەچێ و مامەڵەی ناتەندروست دەکا دڵنیا بن ئەوە لە ڕووی دەرینوە گرفتی زۆری هەیە. تۆ لە سەرتادا لە شوێنێک دەست دەکەی بەکارکردن بۆ منە بڕوایەکی تەواوت بە خۆت هەیە و شارەزێکی تەواو لەو کارەدا هەیە تا چەند گرینگە بۆ منە هەوڵ بدرێت توانە و بەهرەی ئەو تاکە بەدەر بخرێت بۆ منە بتوانێت توانەکانی خۆی پیشانی دەوروبەر و بەڕێوبەر و بەرپرسی ئەو شوێنە بدات بەڵام دەوروبەریش تا چەند کاریگەری بەسەر ئەو کەسە هەیە بۆ منە بەشێکیان دەکرێت چاودێری ئەو کەسە بکەن یاخود ئێرەی پێبەن ئەمەوە لەو کەسە دەکات بۆ منە پاشەکشە لە توانەکانی خۆی بکات یاخود بیشارێتەوە خۆی شتەکە دوولایەنەیە کەسی وا بووە دەوروبەرەکەی مامەڵەی خراپیان لەگەڵا کردەوە یا گومانیان بردەوە کە کەسێکی دڵسۆز نییە بەڵام بەهۆی تواناکانیوە و بە هۆی ئەو لێهاتوویانەی کە هەی بووە توانیمەتی لە ڕێگای خوێندنەوە کتێب بینینی خۆل چاکردنی باری دەرونی خۆت
توانی مامەڵێکی تەندروست لەگەڵ خاوەن کارەکەت یان تەندروستی لانی تەندروستی خۆت گەشە پێ بدەیت لە ڕووی دەرونیوە بە دڵنیاییەوە تەئسیر لەسەر بەرامبەرەکە دەکەیت و مامەڵەی خۆیان لەگەڵ تا دەگۆڕن. بە هەمان شێوە شەرۆک و خۆت ئاماژە پێدا خاوەنکار ببینێ ئەگەر کەسەکە کارێکی جوان دەکەوە ئەوانە مامەڵە دەرونیەکەی دڵنیا دەگۆڕێ لەگەڵیان. بۆیە سێرەکەی شتەکە دوولایەنەیە. ئێمە خۆمان دەتوانین سە کەسی وا بووە چۆتە شوێنێکی خراپ هەر هەمویان بە هەڵە لی تێگەیشتون، بەڵام بەهۆی لێهاتووی و کارامەیی و ڕۆشنبیری و باگراوندێکی سەقافی باشی هەبووە و زانینەتی نەفسیەتی ئەمانە بخوێنێتەوە دیراسەی خاوەنکارەکەی کردووە لەو ڕۆوە. بۆیە ئێمە لە هەموو شوێنێک پێویستمان بە کەسی ڕۆشنبیرە و بە کەسێکە ئەمڕۆ زۆر زەرورە وەکو جاران نییە. دنیا زۆر ئاڵۆز بووە، شتەکان تێک ئاڵاوە، کارەکان ئاڵۆز بوون لە شوێنی کارە، ئەنواع خەڵک دەوروبەرتی داوە، ژیان جاران سادە نییە. بۆیە تاوەکو تەندروست بین لە ڕووی دەرونیەوە و بتوانین خۆمان کۆنتترۆڵ بکەین، دڵنیا بە بەرامبەرەکەش ڕای دەگۆڕێ بەرامبەرمان. بەڵێ لە هەمان کادا گەربێت و تۆک و کارمەندێک فشارێ هاتە سەر بۆ منە لەلایەن دەوروبەرەوە فشارێکی زۆر یاخود لەلایەن بەرپرسی ئەو شوێنەوە فشار کرایە سەر تۆ کە پێویستە چی بکەیت لێرەدا؟ پێویستە شوێنەکە جێبێڵیت یاخود هۆڵی باشتر بە یان لێرەدا پێویستە ئەو کەسە چی بکات بۆیە لە هەمان کادا ئەویش وەڵامێکی توندی نەبێت؟ بەڵێ خۆی هەندێک جار مرۆڤی وا هەیە خاوەن کەرامەتە و وەکو لە کوردەواری خۆمان دەڵێن کەس دەبرسان نەمردووە، کەرامەتی خۆی لە پێش ئەوەی پارویە نانی دەستکەوێ. زۆر کەسمان بینیوە لە شوێنی باڵا ئیشی کردووە بەهۆی مامەڵەی ناتەندروستەوە وازی لە شوێنە هێناوە و پەکیشی نەکەوتووە و چووە لە شوێنێکی تر کاری کردووە. بەڵام مرۆڤی وا هەیە دان بە خۆیدا دەگرێت تا ماوەیەکی دیاریکراو تەحملی ئەو بارودۆخە ناتەندروستاکە کە لەگەڵ یا ئەنجامی دەدەن، بەڵام بە درێژماوە سێرەکەی ئەو حاڵەتە دەرونیە احتیمالە ببێتە خەمۆکی و ببێتە حاڵەتێکی تووڕەبوونی کەپتکرا و خەفەکرا و مامەڵەی خراپ دوای بکات لەگەڵ خێزانە، لەگەڵ منداڵەکانە، لەگەڵ دەوروبەریە و ڕەنگە پەنا بەخوا دەست ببا بۆ شتی نایاسایی. زۆر کەسمان بینیوە مامەڵی خراپی لەگەڵا کراوە لە شوێنی کارە دوای هاتووە ئازاری کەسەکانی لەوێ داوە یان مەسەرەن ئەو شوێنەی سووتاندووە یا کەرەستەکانی شکاندووە و وەکو تۆڵەیەک کە ئەوە دوا سزایە بە حسابی خۆی. بەڵام وەکو وتم مرۆڤ تاوەکو بتوانێ ئەگەر کرا مامەڵەی باشی لەگەڵا کرا تا ماوەیەک جوان مامەڵی لەگەڵا کرا بەردەوام بێ لە سەریشەکەی. بەڵام من ڕای خۆم وایە من ئێستا خۆم وەکو تاکێک لە شوێنەکە ڕێزم لێ نەگیرێ و باری دەرونیم هەمڕۆژ تێک بشکێنرێ بە دڵنیاییەوە ئەو شوێنە جێ دەهێڵم و دەچم بۆ شوێنێکی تر. بەڵێ لێرەدا بۆمنە کارمەندێک توانای خۆی بەتەواتی بەگەڕدە خات و ئێوە باشترین کار پێشکەش بکات، بەڵام ستایشکردن لێرەدا چۆن دەور دەبینێ؟ بۆ منە لەلایەن باڵادەستی ئەو کەسای خودت بەرپرسی ئەو کەسە خاوەنکاری ئەو کەسەدا ستایش بکرێت، دەستخۆشیێکی لێ بکرێت، ئەمە وا دەکات لەو کەسە زیاتر تواناکانی زیاتر بە یاخود بەهرەی زیاتر و کواڵیتی کارەکەی زیاتر بێت. پێت وایە ئەمانە گرنگە لە کاردا؟ بە دڵنیاییەوە خۆی مرۆڤ هەر سروشتێکی سۆزداری هەست و نەستی هەیە، ڕەنگە بیشارێتەوە، بەڵام ڕەنگە تۆ بتوانی بە شتێکی بچووک بە دیارەیەکی بچووک هەر بە دەستخۆشیەکیش مەرجنیە تۆ سە کەسی وا هەیە تۆ شتێکی بچووکی لەگەڵا دەخێتە ناو سیارەکەی ئەو خۆی بەتەنها ناتوانێت هەڵی بگرێ، تۆڵی دەستخۆش ئەو وزەیەکی پێ ئەدرێ، ئەو هەستەکە تۆ ڕێزت لێگرت و ماندوومونەکەی بە زایعدا نەچوو. چ جای لە شوێنی کاردا کەسێک 4 سەعات 8 سەعات ئیش دەکا، خاوەنکارەکە زۆر خۆشە جارە جار سەردانێکیان بڵێ دەستخۆش ئێوە زۆر کەسیانێکی دڵسۆزن، من پشتیوانتانە بم، وا مەزانن من ئاگام لێتان نییە، من هەمیشە لە شوێنی ترە ستایشی ئەوەم کردووە و دڵنیا بن ئەم مانگە لەسەر لەگەڵ موچەکەشتانە دیارێکی باشتان پێشکەش دەکەم. سێرەکەی ئەو شوێنە جێوێکی دەرونی و هەماهەنگی و هەرەوەزی دروستە بێ زیاتر پشتیوانی خاوەنکارەکە بن. ئەمەش هونەرێکی ئاسانە، یعنی ئەگەر بێت و خاوەنکار مامەڵەیەکی ئاوا بکە هیچی تێ ناچێ و ڕەنگە زۆر دەوڵەمەندیەوە پارێکی خەیاڵیشی هەبێ، بەڵام تۆ کەسێک لەسەر موچەکەیەوە لەسەر ئەو کرێی کە ئەیدەیتێ شتێکی بچووکشی بەرێ ڕەنگە بتوانێت ئەو مانگە شتێکی بۆ ماڵی خۆی پێدابینکە. من دڵنیام ستایش لایانی معنەویە لە کەسی وا هەیە پارە نادا هەر بە دەستخۆشی، بەڵام جوان وایە مرۆڤ هەر حەزی لە
لایانی داراییش شتێکی بەسیتی داراییشی بەتێ بە دڵنیاییوە زۆر زۆر گرنگە بۆ مرۆڤ ئەو سروشتی مرۆڤ وایە. بەڵێ کاک سادق لە قسەکانی پێشووتر داوای سەرنجی منی ڕاکێشا ئەمەشە بۆ کردگەر بێت و لە شوێنێک کار بکەیت بەڵام لە شوێنەدا ڕێزی لێ نەگیرێت یاخود دەروونێ تێکشکێنرا ئەوە پێویستە ئەو شوێنە جێبێڵیت بەڵام گەربێت و تۆ لەو شوێنەی کاری بۆ دەکەیت یاخود لەو شوێنەدا تۆ بەردەوامی لە کارکردن چەند کاژمێرێکی زۆر گەربێت و ستەم یاخود نادازپەروەری بەرامبەر تۆکرا یاخود بینیت تۆ پێویستە لەوێدا ماماڵە و چی بێت دەکرێت لە هەمان کاتدا ئەو ستەمەی بەرامبەر تۆ دەکرێت شوێنەکە بەجێبێڵیت لە شوێنێکی تر دووبارە دەست بەکار بکەیتەوە. بەڵێ ڕاستەکەی وەکو پێشتریش ئاماژەم پێدا خۆی ئەکەوێتە سەر جۆری کەسەکان کەسی وا هەیە بەرژەوەندی ماڵە خوێنێتەوە بەرژەوەندی دووربینە دایناوە ئەڵێ من تا ماوەیەک دان بە خۆمدا دەگرم و وا خۆم دەردەخەم کەستەمم لێ نەکراوە لەبەر بەرژەوەندی احتیمالە ئەو هەسکە هێشتا کارێکی باشی دەست نەکەوتووە بەڵام لەگەڵ ئەوەشدا سێرەکەی پلاندا ئەنات بۆ ئەوەی ئەم بارە دەرونیە بگۆڕێ چەند جارێک ڕەنگە لە ڕێگای کەسی سێمەوە بچێتە لای خاوەنکارەکە بڵێ تۆ لەو ڕۆوە هەڵی لەگەڵ مندا تۆ بە هەڵە لە من تێگەیشتووی جوان وایە مامەڵە لەگەڵمان بگۆڕی ئەو کەسە لە حاڵەتێکە بێ میزاجی تەوا بێ خاوەنکارەکە نەک هەڵ بچێت وا لە حاڵەتی کارکردنا بڕوات بە شێوازی تونند و تیژ داوای مافی خۆی بکە زۆر جار هەلێکی باشی بۆ بڕەخسێ لە کاتێکێکەوە جەو لەبار بێ بتوانێت ئەو مامەڵە بکە بەڵام وەکوتم ئەکەوێتە سەر کەسەکان کەسی وا هەیە زۆر ئارامگرە زۆر ئاسۆی بیرکردنەوەی فراوانە دان بەخۆیدا دەگرێت تا ماوەکی زۆر درێژیش بەڵام من دڵنیام لە ڕووی دەرونیەوە ئەوە سەلمێنراوە ئەگەر بێت و تۆ مامەڵێکی تەندروستکەی بەرامبەرەکە هەستی نەمرد بێت بە دڵنیاییوە مامەڵەی لەگەڵ تا دەگۆڕێ و ڕۆژێک دێت پێی بزانێ ئەو ماندومونەی تۆ هەڵبسەنگێنێ و قەدری بزانێ و دوور نییە بێت داوای لێبوردنیش بکە و مامەڵەیەکی جوانش لەگەڵا بکات. بەڵێ لە دەروەوەی ئەو شوێنەی کە تۆ کاری لێدا دەکەیت مەبەستم لەو چوارچێوەیە ئەو ژینگەیە کە تۆ تیایی ژیان بەسەر دەبێت بۆ منە خێزان بێ مامەڵەی خێزان بێت ژینگە و دەوروبەری بێت ئەمانە تا چەند کاریگەری بەسەر تۆ بەسەر توانە و بەرهەمەکانی تۆ لە سایکۆلۆژیای کار و ئەو شوێنی کاری تێدا دەکەیت پێت وایە ئەمان هەموو ڕەبتی بێکەوە هەیە؟ بە دڵنیاییوە خۆی ئەوە خاڵی سەرەکیە خۆی مرۆڤ بەرهەمی پەروەردەکراوی چەند شوێنێکە یەکە لەوانە خێزانە و پاشان قوتابخانەوە پاشان کۆمەلگا و گروپی کار و هاوڕێکان و ئەو یانانەی کەوە پەیوەندی پێوە دەکا لە سەروی هەمویانەوە خێزانە چونکە مرۆڤ تەمەنێکی زۆر لە خێزان بەسەر دەبات مامەڵەی دایک مامەڵەی باوک خوشکبراکان یا ئەو کەسانی کە لە خێزانە لەگەڵتان ئەگەر بێت و ئەو کەسەوەها پەروەردە کرابێ و نەشونمای کردبێت لە خێزانێکی باوەڕپێکرا و هاوسەنگ و توانی بێتی بزانێ ئەرک و مافی خۆی چییە و تەیار کرابێ و ئامادە کرابێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ناخۆشی و ناڕەحەتەکانی ژیان و ئەو کەسێکی سەرکەوتووە دێتە ناو کۆمەلگاوە سیرەکەی لە بواری کاردا یان حتا ئەگەر قوتابی بێ سیرەکەی لە ماڵە ئامادە باشییان بۆی کردبێت و تیان گاندبێت چۆن مامەڵە لەگەڵ مامۆستا بکە چۆن مامەڵە لەگەڵ هاوڕەکانی بکە و ئەگەر تەعین بوو دامەزرا لە دایرەیەک لە شوێنێک دڵنیام ماڵ دەعمێکی گەورن بۆ ئەو کەسە حتا ئێمە وەکو مرۆڤێکی گەورەش سیرەکەی ئەگەر کەسەکە خەزاندار بێت چ پیا و چ ژن جاری وا هەیە ژنەکە پاڵپشتی پیاوەکەی ئەڵێ پیاوەکە دان بەخۆتا بگرە تۆ کەسێکی سەرکەوتوت ئێمە متمانەمان بە تۆ هەیە کۆڵمەدا و بە پێچەوانەشەوە پیاوەکە بۆ خێزانەکەی ئەمانە هەر هەمووی دەعمی گەورن و خاڵێکی ئیجابیە بۆ ئەوەی ئەو مرۆڤە سەرکەوتوو بێت لە بواری کارەکەی خۆیدا ئەمە لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە. باشە کاک سادق ئستیغلالکردنی کارکردن لەلایەن بەشێک بۆ منە لە کارمەندان و ئەو فەرمانبەرانی کە لەوێدا کار دەکەن من زیاتر مەبەستم لەوەیە بۆ منە بەشێکیان بۆ مودە کاتێکە بۆیان دانراوە پێڕەوی ئەو خاڵانە ناکەن یاخۆ لە شوێنی کارەکەدا مەوجود نین یان شو وەرگرتنی ئەوان جیاواز دەدرێت لە فەرمانبەرەکانی تر ئەمە دەکرێت بۆ منە تۆ ئەم ئستیغلالکردنی کارە ببینی لە بەرامبەرەکەتدا کارگەری لەسەر توانە و بەرهەموو کوالیتی کارەکەی تۆشدا هەبێت بۆ منە دەبینی ئەو شوێکی زۆرتر وەرەگرێت ئەو بۆ منە بەدڵی خۆی کار دەکات یاخود هاتوچۆ دەکات. بەڵێ ئەوە شتێکە بینراوە لە زۆر شوێن بینیمانە کەسانی وا هەیە بەداخەوە ئەو شتاڵێم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی تێکەڵ و پێکەڵە
خەڵکی ڕۆشنبیری تایە، خەڵکی فێڵبازی تایە، خەڵکی مستەغلی تایە. لە هەموو شوێنەکە ئەو شتە ئەبینین کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەر دەوروبەر. کەسی وا هەیە بە هاوڕێکەڵێ من ئەچم تا ئەو شوێنە، ڕۆژێکی ترڵێ من کارێکم هەیە یا من نەخۆشم، سێرەکە دڵسافی و ئەمەکداری بەرامبەرەکە بەکارهێنێ بۆ جێبەجێکردنی مەرامەکانی خۆی بە دڵنیاییەوە و تۆ کارەکەی خۆت ئەنجام دەیت و جگە لە ئیشەکەی خۆشت بچی کاری کەسێکی تر ئەنجام دەی، ئەمە بارێکی دەرونی و بارێکی جەستەیی پڕوکێنەر بەسەر ئەو کەسە دەهێنێ. بەداخەوە ئەو جۆرە مامەڵەیە ناتەندروستە و خاوەنکارەکە ئەبێ ئەو شتە قبول نەکە. جارە دوو جار هەمومان قابلی ئەوەین دەوروبەرەکەمان هاوکاری بکەین، بەڵام ئەگەر ئەمە ببێ بە دیارداوە لە شوێنی کاردا ڕۆژانە تۆ جگە لە ماندووبوونی خۆت کاری کەسی تر ئەنجام دەی، ئەمە بە دڵنیاوە شتێکی قبول نەکراوە و ئەبێ زوو ئەو شتە چارەسەر بکرێن. بەڵێ ئێمە زیاتر باسمان لە سایکۆلۆژیای کار کرد، بەڵام بێمە سەر بۆم ئەوانەی کاری جۆر بە جۆر دەکەن تا چەند کەسایەتی دیار بۆ کەسانە دەبەشێت. بۆم تۆ کارێک دەکەی دەکرێت ئەو کەسایەتی و بەخشێت بەپێی ئەو پیشەی تۆ ئەنجامی دەدەیت، دەکرێت کەسایەتێک بە تۆ ببەخشرێت لە واقعی تۆدا بە دوور بێت، بۆم بە خانمی کار یا خود بە پیاوی کار بناسرێنرێت. بەڵێ خۆی کاری وا هەیە، ئیشی وا هەیە، ئەگەر بێتە تۆ لە ناخەوە خۆ قەناعەت پێ نەبێ، بە زۆر سەپێنرا بێ بەسەرتە. هەموو جارێک ئێستا کاتێک سەبوونە من لە مەوزوعی زانکۆلایندا قوتابیەک کاتێک بەشێک هەڵەبژێرێ، جوان وایە سایکۆلۆجێتی ئەو بەشەی خوێند بێتەوە، ڕەهەندەکانی ئەو بەشانەی کەوا لەو شوێنە دەخوێنێ، یا بۆ نمونە کەسێک بەشێکی سەربازی هەڵدەبژێرێ، یا تۆ حەز دەکەی بچتە کۆمپانیایەک هەموو شتێک بە هەڵبژاردن و بە حەز دەبێن، ناکرێت تۆ بڵێ بەس ئیشێکم دەستکەوێ و کارێکم دەستکەوێ بچم داهاتێکم هەبێ. بە دڵنیایی ئەگەر ڕۆشتە ئەو شوێنە کاریگەریەکی دەرونی زۆر خراپی بەسەر ئەو کەسا بێ، چ بەرهەمێکی باشی نابێ بۆ خەوانکارەکە و هەروەها بۆ کەسەکەش. بۆیە جوان وایە مرۆڤێک هەر کارێکی ئەنجامدا لایەنە دەرونیەکەی خۆی خوێندی بێتەوە، بزانە ئایا توانێت زاڵ بێ بەسەر ئەم کارە یان پێچەوانەکەیەتی. بۆیە من پێم وایە زۆربەی ئێمە بە هەوڵ لە شوێنەدانراوین. ئێستا تاکی کورد هەست تەنانەت مامۆستا بەڕێزەکانیش سیرەکەی کاتی خۆی چۆتە زانکۆ بەشێکی تەواو کردووە کە ئەچێتە ئەو بەشە و دوای دا ئەمە زێندرێ سیرەکە ئەمە وانەوتنەوە زۆر گرانە و تاقیکردنەوەیە، بێتە حمولی عجولی و ناڕەحەتەکانی قوتابیان بکات و نزیکەی 30 ساڵێک ئەبێ لەو پیشەیە بەردەوام بێ. بۆیە سیرەکەی باری دەرونی زۆربەی مامۆسایان من ئەمە ڕای خۆمە هیوادارم دڵگران نەبن، هەندێک مامۆستا هەیە هەر بە هەڵە بۆ بە مامۆستا جوان وایە ببایە بە فەرمانبەر یا بوایە بە شتێکی تر، و هەروەها کەسانی تریژەوە پارێزەرە سیرەکەی کەسێکە زوو هەڵەچێ یا حتا ئێستا بۆ نمونە توێژەری دەرونی ئێمە ئەگەر حەست لە پیشەکەت نەبێ دڵنیان باری دەرونی خۆت قرس دەبێ و دەبیتە کێشەی دەرونی بۆ قوتابیەکانش. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سادق ئەحمەد توێژەری دەرونی کە بشێکی ڕاستەخۆ لە کەلارۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداری لە تەوەری دووەم، سپاس بۆ زانیاریەکانت. ئەنا سپاس زۆرتەوە بۆ کاک سادقیش دیارە لە سەوەرەکەندا ئەباس لە سایکۆلۆژیای کارکراکە پێدا بگومان هەم خواستی تاکەکەواتە خواستی کارمەندەکە و هەم دروستکردنی کەشێکی گوجرا بۆ کارمەندەکە لە شوێنی کارەکە بگومان کاریگەری هەیە لەسەر بەرهەمی و شتەی کارمەندەکان پێش لە هەمان کاتدا تۆ دەکرێت بۆم توانایەکی دیاریکراوە هەبێ یاخود ئەو توانە و کوالیتی کاری کە تۆبی بەخشیت بە بەرامبەرەکەت گەر بێت و بۆمنە دادپەروەری بێت لە شوێنەکەدا بیبینیت یاخود ئێستایشکردن بێت وا لەو تاکەتەکە زیاتر بۆمنە لە کارەکەی باشتر بێ سەرکەوتووتر بێ. بگومان بۆ دەستکەوتنی بەرهەمێک کە بەخواستی دڵی خۆتە تۆ پێویستە ڕەچاوی باری دەرونی کارمەندەکانی شت بکەی واتە قوربانی بتەقەی چەکە وەکو بەڵێ لە هەمان کاتدا کاک سادق ئاماژەی بۆ کرد کە لە شوێنی کارەکە لە دەرەوە دەکرێت خێزان و ژینگە و کۆمەڵگەی کە تۆتیایت کاریگەری بەسەر تۆ هەبێت دەکرێت لە ڕۆژێکدا بۆ منە ئەو جۆرە کارە نەبەخشیت کە تۆ خواسی لەسەرەتی ئەمەش بەهۆی ئەو شارانەی کە دەکرێت دەرەوەی چارچۆی کارەکە لەسەر تۆیە. ئەنا سپاس بۆ تۆ بۆ کاک سادق سەوەرێکی زۆر جوانتان پێشکەش کرد دەستان خۆش بێ. زۆر